رادیۆ دەنگی گەلە. گفتوگۆی ڕووداوەکان. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 12 نیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. لەرکەوی سەرمانن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان لە گفتوگۆی ڕووداوەکاندا گفتوگۆ لەسەر دوو ڕووداو دەکەین کە گرنگترین ڕووداوەکانم هەفتەیە بوو. یەک هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا و باکووری کوردستان و ئەو ئاڵۆزیانەی کە لە دوێنەوە دروست بووە بە تایبەتی دوای دوو ڕۆژ دوایەوەی عەبدوڵڵا زێدان بەربژێری دەمپارتی بۆ پۆستی سەرۆکی گەورە شارەوانیوان بە جیازی نزیکەی 150,000 دەنگ یەکەم بوو دادگاڕەتی کردەوە بەڵگەنامەی دەست بەکاربوونی پێ بدە. ئەوەش گرژی بە دوای خۆی داهێناوە. ئەم بژارە لەگەڵ ڕەمزی کارتاڵ هاوسەرۆکی کۆنگرەی گەل گفتوگۆی زیاتر دەکەین. هەوا ڕەمزی سڵاوت لەبێم کاتت باش سپاس بۆی کەمیوانی ڕادیۆ دەنگی گەلی. هەموو کاتم باش. هەوا ڕەمزی ئەتوانیت سەرەتا پەمان بڵێ خوێندنەوەی جەنابەت چییە بۆ ئەم ڕووداوانەی کە ڕووی داوە بۆچی ئاکەپە بەم جۆرە مامەڵە لە گەڵ سەرۆکی شارەوانی وان بە تایبەتی دەکات. جیاوازی دەنگەکە زۆرە لە بینی بەربژێری ئاکەپە لەگەڵ عەبدوڵڵا زێداندا بۆ لەم کاتە بەم جۆرە مامەڵە دەکات. یعنی دەستپێکی پێویستە ئەم بزانبم کو ئەو دەوڵەتە تورک حکوومەتە AKP و MHP حزب الکنترا هەموو سیاسەتێوان ئەوە کو ئیرادا گەلێ کوردستانی تێک ببن تەکۆشینە ئەوڵادیە گەلێ کوردستانی تێک ببن. یعنی ئەو تەکۆشینە لە هەمبەر لە ڕێبەرا پۆل ئیمرالی ئەو تەکۆشین ئەو سیاسەتە دژمن لە هەمبەر لە گێریلا لێچیاکان لە هەمبەر گەل لە پارتیە سیاسیژی بەردەوام ببە و ئەنجام بگرن بێ هەڵبژارتنێدا پلانێوان ئەو بکو ئەو پۆلیس و لەشکەرێن کوڕێی دەکەن کوردستان نزیکی 5,000 لەشکەرێکردنە و 32 جێن هەلبژارتن لێ چێ دەبێت دەخواستن بڤی ڕەنگی هەلبژارتنێژا دەست بگرن و ئیرادا گەلی کورد تێک ببن و دنیای را ئیلان بکن کۆوە دەوڵەت سەرکەتیە دوێت کەرچەوێدا لە سەرگێری لەکانژێ ئامادەکاریکی بەرفرە هەیە شەڕێکی مەزن پشتی هەلبژارتنی بمەشینە لێبەلێ گەلی کوردستانی بگەلێکی تەکۆشینێکە بەهێز بهیبت و برخصنی او برنامه دولت ترک حکومت فاشیست تێک بر لحمو باجارین کردستان پرانی همه سرانسر او چند جی سرکتنه او سرکتن نینه به عسکر پولیسان یعنی به حیله به سختکاری لجبر وی که بگشتی گلم پری کنسپت دولتی والا درکت کنسپت برخوادم گلی کرد سر کت جبر وی که حکومت فاشیست ویا تحمل ناکه به تایبتی باجاره که وکی وانه سرانسر یعنی همو باجار شاردریا مزن و همو نافچه این کردستانه بگشتی 14 نافچه و بگشتی توایی لگل سرکت پارتی آدم سرکت اویجی بو حکومت فاشیست لتشتکی گرام بو او خواستن به حیله به پیلان و داری هزا و لشایی گل تیک ببین جبر وی که او پیلان لسر شارداری هر شارداری لوانه بریز عبدالله زیدان تشتێک پلانێک بڤێرەنگی پێکانین لێ گەل سەر پیایە یعنی وا دیارە جارە یەکەمینە لە بەرخۆدانە گەلی کوردستان هەم لاڵا تورکیە لە پارتی هێزێندن پشکری دەستینە هەم جی ڕێیال گشتی دنیایژی گەلێک کەس دوی واریدا سیاسەتە حکوومەتە AKP MHP حزب الکنترا ڕەخەنە دیکە و پشکری خوا ji بۆی گەلێوانێ دیار دەکرد. باشە هەوا ڕەمزی
بیانوێکیان هەیە ئاکەپە بەوەی کە پێنەدانی بەڵگەنامەی دەست بەکاربوون بەو بربژێرە لە سندوق بردوێتەوە تا چۆن ئەمە بەڵگەنامەیەکی دروستە بربژێرێک گەر نەتوانێت ببێتە سەرۆک شارەوانی چۆن بربژێربوونی لەلایەن دامەزراوی باڵای هەڵبژاردن پەسەند کردووە بەڕاستی بۆ من لە دوێنێ جێگی پرسە ئەم ڕەوشە بەرەو کوێ دەچێت ئێستا نها يعني اف بلانه كمينه اف لهمبري اراده gelي كردستاني كمينه çünkü mesela واني برز عبدالله سعيدان همو تشتيخوني قانوني بيكانيه لسازية هالبجارتنا يا بلند دادگه همو دستور اجازه دانه سرلدانه خود چیکریه لسرلدانه بو هالبجارتنا حتیه قبول کرن دیسا پروپاگاندا اوا دمدریجه دیگه حتی نا تو اعتراضك چه نبیه روژا سیه مهه يعني بسمه روژا اینه ایدی هفته خلاص به 5 دقیقه مایه کو خبات فرمی خلاص به و دقیقه محکمه و بدیارک ببیرن یدکن اما دیار پلانا اردوغانه yani جبر کو به هلبجارت نتوانن سر بکرن هلوستا گل دیاره به حیله بکمین به سختکاری بدزی yani ama irade gel bir avayı dixwaze bidizin ji ber vê jî kes qebûl nake yani partiyên derveyê AKP MHP û partiyên siyasî Türkiye jî qebûl nakin piranî û şexsiyet rewşenbîr welat derveyê welat em dikarin bêjin ku Erdogan hestî bo kirdo ke em cara berastî dorawa em plan û جۆرە تێکەڵابوونەی کە لەگەڵ کوردانان دەیکا جۆرێکە لە حەقکردنەوە جۆرێکە لە سزادان بەێ ئەوە ئەردۆغانە پلانی ئەردۆغانە پلانێکی شەر دروست کردی ئێستا ئامادەکردنە شەر گەورە بکەن قادا سیاسی قادا گەلجی دخەزن ئیرادە گەل بشکێنن حیلا بزەخت بە پۆلیس نەها ئێستا کوردستان گەلێک جیا گەل سەرپیا و ئەسکەر پۆلیسجی لە ئێریشی گەل دکە دخەزن بە ئەوەیەکی ڕۆژێکی ئاوارتە لە کوردستانی دیسا چێکن بزەخت بکوشتن بچەک گەل بترسینە لێبەلێ ئەم دکارن بێژن کو جارە یەکمینەجی لە هەمبەری سیاسەتە دەولەتی تورک حکوومەتی AKP ئەردۆغان لە وڵات نەکو تەنێ کورد حسابی دیترژی گەلێ تورکیژی دژ دەردەکەون ئەوە ناڕاستە ئەوە ji بۆ گەلی کورد پێشکەتنێکی گەلێکی گرنگە هەمبەری فاشیزمê گەلی کورد لا انگروی زیرتر دبه اتفاقی زیرتر دبه هم پارتی سیاسی شخصیت رخصتانی مدنی ولات دروی ولات پیوسته ام ویا demek ki geliki girin bugün peviste bir çerçevede tekuşuna koy devre bugün faşizmekten gav bugün. Ama bazıdan gelik Kürt'ten gav bugün. Gelik Kürtçi peviste bir barkadar aha o bu ku faşizmekten gav ve ama siyasete şer yalı ser gelik Kürt bekle tekbirin. باشە هەوا ڕەمزی ئەم جۆرە مامەڵەکردنە ئەم گرژانەی کە لە دوێنێەوە دروست بۆکو خۆشت ئاماژێت پێدا گەلکەوتۆتە سەر پێ هەڵوێستی ئەردۆغان بەرامبەر بە کورد جۆرێکی دیکە نیە لە دابەشبوونی تورکیا yani beyguman ev siyaseti لەسەر گەلی کورد ببیرێنی بەردەوام ve لە تورکیەدا پارچەبوون به فکر به ذهنیت پارچەبوون پێش دکەوێت چونکە تورکیەدا yani سیاسەتێکی فاشیست لەسەر گەلی کورد ببی ئاوایی پێش بکەوێت لە بەڵام تشتێکی دنیژی هەیە جارە یەکەمین چێت بە حتا نەها ئەو سیاسەتی دەوڵەتی تورک سەر گەلی کورد دمەشینە تەنی وەک ئاکەپەنا وەک دەسەڵاتداری ئۆپۆزیسیۆن هەموو بە هەڤڕا دمەشاندن لە هەمبەری گەلی کورد هەر کەس بێدەنگ بوو ئەو سیاسەتە دەوڵەت لەسەر گەلی کورد دمەشینە هەر کەس بێدەنگ بوو بەڵام جارە یەکەمینە نەها دناو گەلی تورکیە پارتیên ئەحسابی سیاسی ئەو بێدەنگی تێک دچە ئیتراز دەبە ئیتراز گەلی کورد yani دەستکەفتەی گەلی کورد دەستکەفتەی پارتیدەم خودی دەرکەتن هەیە ji ber vê yekê ev jî
افجی دکاره هزا دموکراسی هزا برخوادانا گلین کرد و ترک دیجی فاشیزم گورتر بکه جبروه که ام پیوست دیدمه و استفاده بکن که دیجی فاشیزم گلی کرد برخوادانا گلی کرد گوره بکن هم گلی کردستانه هم گلی ترکیه دموکرات پیشکتی دیجی فاشیزم نه اف تکوشین گوره ببه اوا دکاره فاشیزم تک ببه و آزادی ریبه بو چاره سیر پسکر که کرد بینه روژاوی باشە هەوا ڕەمزی ئێخۆ لاپەڕەی سەرۆکایەتی شارەوانی ئیستەمپۆڵ بۆ پارتی داد و گەشەپێدانی دەسەڵات تا 5 ساڵی دیکە داخراوە بۆچی ئەردۆغان ئەم جۆرە مامەڵەی بەرامبەر بە جەهەپە نەکرد بۆ بەتایبەت بەرامبەر بە کوردەیکە چونکە ئەردۆغان نها لهمبري جهبه سياستك بفيرنجي لإسطنبول جهبه بمشي بوي زحمته خطره باشا خطره چونكي كرد اول چان افدكا كردا اخفتن يخوني داويجي لقصر خواه چو بود دیسا اخفتن خوني داوي بو هالبجارتني قسكت ديسا جبوي كرد وكي كلمة ترور وتشتي زمانكي خراب نيجاتيف كاراني چونكي او برخودانا گلي كرد برخودانا پارتيا دن بگشتي تکوشینا گلی کرد وک ناف کیوان دادویجم وک ترور ناف دکه دخوازه رش بکه دخوازه دوی از دکارم سر کرده سیاستی که نگاتیو باشتر راحتر آسانتر پیش بکم لیبالان پارتی که وک جهبه استانبول وان داره زحمته جبرویه که دخوازه وی سیاستی بمشه لی بله اندکارم بیجون که جاره یکمینه که اف سیاست وان دوی آوایی نافگلی ترکیه جی نای قبول کرده در وی ترکیه اوروپا قدر ناملت هایش دی قبول کرده اندکارم بیجون که سیاست شاش یا اردوغان تکشو انجام نگرد باشا بۆم جێگەی پرسیارە وەکو عادەتێکی کوردان هەر شتێک دەبێ یەکسەر دەینە سەر جادە یەکسەر دەخڕۆشین جۆرەك لە توندوتی ژیلێکەوێتەوە بە یەکجار لە دوێنێ 89 کەس دەستگیر کراوە شەقام شوێنی داواکردنی مافە یاخود پێویستە لە ڕێگەیەکی یاسایی و نێودەوڵەتیەوە ئەم کێشەیە چارەسەر بکرێت چونکە گەلی کورد ئەزمموی ئەم جۆرە چالاکیانەی هەیە ئەزمموی ئەم جۆرە سەر هەڵدانانەی هەیە نه قضا ناو نتوایی ناو نتوایی سیاست ناو دولتی سیاست ناو دولتی بده خواه لهمبری گلی کرد لگر و کور لالن جبر برجواندی خواه لهمبری دولتا ترک بیدنگن جبر ویه که تنی علیه قانونی علیه سیاسی قضا ناو نتوایی کرد سیاست بگن و اوا انجام گرتن زحمته پیوسته او گرینگه قضا نامنتوایی قضا قانونی سازی نامنتوایی سیاست به چه کرد با چاره سری علیکاری بخواد اف گرینگه بالام پیوسته گلی کرد بزانو و اگر سر شقام با آوایی که تگوشیم بر خودان کریز چه نبه او قضا نامنتوایی دنگ گلی کرد نابیزه جبو که قضا نامنتوایی گلی کرد دنگ گلی کرد ببیزه بتوانه چاوی خوبه که ببینه گلی کرد برخوادان گلی کرد ببینه پیوسته لسر شقام جی برخوادان با بالام استا جبر کو لدولت AKP زور تشتکی نحق سر گلی کرد کریه گلی کرد پیوسته لسر شقام ببه بالام هشیار ببه بسر شقام تشتی خراب نکه تشتی کو نگاتیف ببه ایماجی کرد خراب بکه نه بالام سر شقام دنگی خوب بلند بکه رقصن ببه بیجی حلوست AKP اردوغان برخودان آخوا دنگی خوب بلند بکه شقام و دیپلوماسی حفظ تمام بکن ار چاره سریتی ده باشا داوای ایو که رمزی کارتال هاوسروکی کنگری گل چیه؟ وکی دوام او که گلی مرا انبانگ بکن برخودان آخوا بلند بکن نه دم هاتیه فاشیزم AKP اردوغان سیاستی که گلی که خراب و نحق لسر باجاروانی بگشتی سر گلی کرد مشینه پیوسته اوا بزن ارتنی مثلا باجاروانی نینه
اگر باجار وانه ده انجام بگیرن یه باجاری ده رج فرق کن پیوسته همو باجار کردستان و باجار کل متروپولا دوست انگلی کرد و دوست انگلی کرد به توکشین آخه به شاقام دموکراتیک سیاسی بردوام بکن حتی که اف بریار درباره سیاست اردوغان تست بچه و باش رگان وافجن پیوسته برخوادان خود دوام بکن اگر به سیاست ده اصرار بکن پیوسته گل برخوادان خود با آوایی که مزم بکه جوره بکه دیجی فاشیزم جبوی چارسایلی که سیاسی دموکراتیک برخوادان خود رخصم بکن سپاس دەکەم ڕەمزی کارتاڵ هاوسەرۆکی کۆنگرەی گەل کە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزت ڕۆژێکی خۆشتان هەبێ. بەڕێزان هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکرێت یاخودنا ئەو پرسەی کە بە بەردەوامی ئەم فترەی گوێمان لێبێ کۆمیسیۆن کۆتایی بۆ وادەی هێنا کە بڕیار بوو لایەنە سیاسەکان لیستەکانی پێشکەشکەن هەموو لایەنەکان لیستیان پێشکەش کردووە بۆ بەربژێرەکان تەنیا پارتی دموکراتی کوردستان لیستی پێشکەش نەکردووە پرسیاری گەورە ئەوەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت ئێستا یاخودنا میوانەکەم باڵام بۆ محەممەد پەرلەمانتارێکەتی نیشتمانی کوردستان لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێ کاک باڵام بۆ سڵاوت لێبێ ئەم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادەی دەنگی گەلی سڵاو لە ئێوەش ئەم کاتی ئێوەش باش سڵاو ڕێز بۆ بیسەرانیش بە هیوام خوای گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەک قبوڵ بکە. سپاس دەکەین کاک باڵام بۆ دەمەوێت سەرەتا لەو پرسەوە دەست پێ بکەین بەڕاستی لە وادەی کە دیاری کراوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت یاخودنا ئەمەیان بڵێن هەڵبژاردننی پەرلەمان دەکرێت یان تا ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان قەرار وایە کە بکرێت و جێبەجێ بکرێت ئەوەی کە بربەستە لە ڕێی ئەو وادەیەی کە سەرۆکی هەرێمی کوردستان دیاری کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە و پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت ڕێگر بێ بەڵام ئەتوانێت کێشە دروست بکات تا ئێستا بەڵێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەکرێ و دروستکردنی کێشەش لە لایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەگەرێکی چاوەڕان کراوە. باشە هەموو لایەنە سیاسیەکان لیستیان پێشکەش کردووە بۆ بربژێرەکانیان تەنیا پارتی دموکراتی کوردستان پێشکەشی نەکردووە هەڵبژاردن بەبێ پارتی دموکراتی کوردستان دەکرێت وەکو حزبێکی سەرەکی لە باشووری کوردستانە کاک باڵام بۆ پرسەکەم دووبارەکەمەوە دەڵێم هەموو لایەنە سیاسیەکان جگە لە پارتی دموکراتی کوردستان لیستیان پێشکەش کردو بۆ ناوی کاندید و بربژێرەکانیان تەنیا پارتی دموکراتی کوردستان نەبێ هەڵبژاردن بەبێ پارتی دموکراتی کوردستان دەکرێت وەکو حزبێکی باڵادەست با بڵێن لە باشووری کوردستانە بەڕاستی من بەنامەوە سەیرە ئەم پرسیارە بۆ ئەبێ بکرێ ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ببێت بەهۆی ڕێگریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەواتە پێویستە وشەی دیموکراتیەکە لە خۆی بکاتەوە لەبەر ئەوەی لە زۆر شوێنی دنیا ڕوویداوە حیزبێک بەشداری هەڵبژاردننی نەکردووە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر مەسەلەی هێز نەبێت چی زیادە لە حیزبەکانی کە یعنی بۆ نمونە ئەگەر یەکێک لە حیزبەکانی کە هێزی شەریداریان نییە بایکۆتیان بکردایە هەڵبژاردن ناکرا کەمادام ئەگەر پارتی دیموکراتی کوردستان باوەڕی بە دیموکراتیەت هەیە پێویستە قبوڵی بکە و لەسەر ڕەزامەندی خۆی بووە کەس زۆری لێ نەکردووە خۆیان بوون کە ئامادە نەبوون بەشداری هەڵبژاردنەکان بکەن و ئەگەر بێت و کێشەش دروستکەن بەجددی یعنی مەسەلەی دیموکراتیەت لە هەرێمی کوردستانە نەک ئەکەوێتە ژێرگومانەوە بەڵکو ئەبێ بۆیەکی گاڵتەجاری ئەو کاتە هەقوایە یعنی حیزبەکانی کەشکەی بابەتێک لە قازانجی خۆیان نەبوو هەمان سیناوی پارتی دروستکەنەوە و کێشەکان دروستکەن ئەمە
ڕوتی کورد و ڕوتی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوابە نەخێر لەبەرەوە پارتی دیموکراتی کوردستان هەڵەیەکی کوشنداکە ئەگەر هەر کێشەیەک لە ڕێی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا دروست بکات. باشە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دوێنێ باسی لەوە کرد کە پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان وەلایەنەکان بێت لە هەنگاوی داهاتوو بکەنەوە هیچ هەنگاوێک هەیە ئێستا لە نێوان لایەنە سیاسیەکان ئەوەندەی تۆ ئاگاداربی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان یاخود لەگەڵ لایەنەکانی دیکە بۆ دیاریکردنی وادەیەکی دیکە جگە لە وادەی کە دیاری کراوە دەزانمەوەی کە کۆمیسیۆن دایناوە ینی ئەگەرێکی بۆ دواخستنی هەڵبژاردن یاخود نا باشە دواخستن بۆچی پێویستە ئەگەر داوا ئەکرێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێت پارتی دیموکراتی کوردستان ڕوونکردنەوە هەم بە حزابە سیاسیەکان بداوە هەم بە جەماوەری خەڵکی کوردستانی بدا بۆچی پارتی دیموکراتی کوردستان پێش ئەوەی کە دادگای فیدرال کۆمەڵێک بڕیار لەسەر هەرێمی کوردستان بدا مکوڕ بوو لەسەر ئەوەی کە ئەبێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێ بەڵام کاتێک کە کورسی کۆتاکان بە نادەستوری لە قەڵەمدرا کاتێک بڕیار درا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ناوەند سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان ئێستا داوای دواخستنی بکە و دواخستنی یعنی دواخستنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەجددی بووە بە شتێکی عیبە ئەوە نەدواخرا ئێمە وەکۆزانین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بڵێن درێژکردنەوەی ماوەی خولەکانی پەرلەمانی کوردستان خەریک بوو وەکو عرفی لێ هات لە هەرێمی کوردستان ئەوە بوو ئەم جارە دادگای باڵای فیدرال بڕیاری کۆتایی هێنانی بە خولی پێشنگای پەرلەمانی کوردستاندا و یعنی ئەم مەسەلەی بڵێن درێژکردنەوە یان دیاریکردنی کات بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و تاخیرکردنی خەریکە ئەبێ بە شتێکی عرف لە هەرێمی کوردستاندا بۆچی ئەبێ کاتێک لایەنێ بابەتێک لە بەرژەوەندی خۆی نەبوو هەوڵ بدات ماوەی هەڵبژاردنەکان درێژ بکاتەوە. پارتی دیموکراتی کوردستان پێویستە ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بدا شتێک نییە هەرێمی کوردستان ئێستا نەکەوتوەتە قەیرانێکی بە شێوەیەکەوە کە پێویست بکە ئەو بابەتە ڕابگیرێ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان مەبەستێتی بۆ تاخیرکردنەکە بتوانێت لۆبیەک پایان تەحالوفێک دروستکە بۆ هێڵانەوەی مەسرور بەرزانی بۆ سەرۆکی حکوومەت بۆ جاری داهاتوو تەنها مەبەستەکەیان ئەوەیە هیچ مەبەستێکی کاوە هیچ قازانجێکی کەیتیانە کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێ ئەگەر بێجگە لە هەر شتێکی کەیان هەیە و ئەی بینن لە قازانجی هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستانە با بفەرمونون لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی کا قسە بکەن بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بەداخەوە ئەو بیرکردنەوەی هەبووە ئەگەر شتەکە لە بەرژەوەندی خۆی نەبوو بێ کێشەی بۆ دروست کردووە یان تێکی داوە دیمان لە سیوێکی ئاب زۆریان بە 16 ئۆکتۆبەر زۆریان پێوترا کە بە ریفراندۆم نەکرێ ریفراندۆمیان کردەوە بوو هەرێمی کوردستانیان بەم دۆخەگەیان کە ئێستەیتایە ئێستش کە پێیان ئەوترێت کاکە هەڵبژاردن با بکرێت لە کاتی خۆیان ئەیانەوێ بۆ ئەمەش کێشەیەکی بە هەمان شێوە دروستکەن ئەم جارە نازانین هەرێمی کوردستان بەرەو چ ئەگەرێک و بەرەو کوێ ئەڕوات. باشە بۆ خۆ دەزانی کە ئێستا پەرلەمان پەکخراوە حکوومەتیش بەرەوە ئەڕوا کە ماوەکەی کۆتایی بێ ئەگەر هەڵبژاردن نەکرێ سیاسەت شرۆڤەیە گەرەکانە قەواری هەرێمی کوردستان تا چەنەکەوێتە ژێرمەترسیەوە و ئەو متمانەی کە لەلایەن وڵاتانەی بە هەرێمی کوردستان دراوە لە دەست نادرێت ببورات دەنگەکە و قەتع بوو لای کاک بەڵام بۆ پرسییم ئێستا پەرلەمانی کوردستان پەکخراوە حکوومەتیش ماوە بەسەر چووە ئەگەر هەڵبژاردن نەکرێت لە وادەی کە دیاری کراوە قەواری هەرێمی کوردستان ناکەوێتە ژێرمەترسیەوە دەنگەک واضح نییە لای من کاک باڵام بۆ گوێت لە دەنگمە ئەگەر تۆ جێگیر ببی باشە بۆ سێم جار پرسەکەم دووبارە ئەکەمەوە ئەگەر پەرلەمان
هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێت. ئێستا بۆ خۆ دەزانی پەرلەمان پەکخراوە، حکوومەت ماوە بەسەر چووە، تا چەند قوارەی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر بەرپرسیارەتی و مەترسیەوە و متمانەی کە لەلایەن وڵاتانەوە بە هەرێمی کوردستان دراوە بە هەمان شێوە ناکەوێتە ژێر پرسیارەوە؟ ئەوەی لە پرسیارەکەت تێگەیشتە بم ئایا قوارەی هەرێمی کوردستان ناکەوێتە ژێر پرسیارەوە، بە دڵنیاییەوە قوارەی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر پرسیارەوە لەبەر ئەوەی وەکڵێن هەم درێژکردنەوەی خولەکانی پەرلەمان و هەم یعنی ئازوگوێت پێکردنی کاتی هەڵبژاردنەکانی پەرلەمان لە هەرێمی کوردستانە خەریکە وەک عرفی لێدێت وەکو ئاماژەشم پێدا کە تۆ کاتێک باوە دیموکراتی هەبوو دیموکراتی ئەوە نییە کە تۆ خۆت براوە بووی ئەمە دیموکراتی ئەگەرزانی شت خۆت لە دۆڕانیا لە شکستای ئەمە دیموکراتی نیە بە دڵنیاییەوە دیموکراتی و سەرجەم دەستگاکانی هەرێمی کوردستان ئەکەونە ژێر پرسیارەوە و ئەتوانم بڵێم ئەو ڕوڵبەت و ئەو هەیکەلێتەیان نامێنیان ئەو خوێندنەوەیان بۆ ناکرێت کە جاران بۆی کراوە لەبەر ئەوەی یعنی ئەمە دەرخەری ئەوەیە کە کورد دەسەڵاتی دیموکراتی نیەوە کورد ناتوانێ ممارەسەی دیموکراتیت بکە. باشە دوا پرسیارم بۆ تۆ بێ هیچ گفتوگۆیەک لە بین یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا نەکراوە لەسەر ئەوەی کە بەشداری هەڵبژاردن ببێ لە دوێنێەوە؟ ئەوەی تا ئێستا من دێ ئاگادار بم نازانم لەبەرەوەی من ئێستا وەکو بڵێم ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بووم من ئەندامی سەرکردایەتیم و ئاگام لەوە نیە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی یەکێک لە کەناڵەکانەوە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردبێ یان پەیوەندی بەلایەنێکی کەی هەرێمی کوردستانەوە یان بە پەیوەندی بەلایەنی ئەقلیمی و نێودەوڵەتیەوە کردبێ بۆ ئەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ بکرێت بۆ ئەوەی کە وادەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان تەخیر بکرێت. دنیایەک سوپاس دەکەین بەڵام بۆ محەممەد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لەسەر دەست یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێکی خۆشتان هەبێت. سوپاس بۆ ئێوەش. سوپاس بۆ شتام کاتەبی سەرمان بوون بمێنن بەخێر.